مانگرتەکانی مامۆستانی و کرێکاران لە ئێران ڕووناکێک بەرەو دواڕۆژ یان گڵۆپێک لە تاریکیدا سڵاوتان لەبێت و بەخێر بێن بۆ بەنامی ڕۆژەف. مامۆستانی قوتابخانەکان لە زیاتر لە 50 شاری ئێران و لەوانە زۆربەی شارەکانی کوردستانی ئێران حوتەی ڕابردوو بۆ دووهەمین جار لەم پایزەدا بۆ ماوەی 2 ڕۆژ مانیان لەوانە وردنەوە گرد و لە ناوەندی قوتابخانەکان کۆبوونەوە بۆ نیشاندانی ناڕەزایەتی خۆیان بە پێشێلکاریەکان لە بواری پەروەردە مامۆستایان و قوتابیان. لە هەمان کاتدا ناڕەزایەتی نیشاندان و مانگرتنی کرێکارانیش لە دوو حوتەی ڕابردوودا لە چەندین شوێن و بەتایبەت لە کارگەی شەکری حوتەپەی شاری شوش لە پارێزگای خوزستان بەردەوام بووە. ئەم ناڕەزایەتیانە چەند دەتوانێت درێژێ هەبێت؟ چەند دەتوانێت پێکەوە پەیوەندی پەیدا بکات؟ چەند دەتوانێت بەربڵاو بێت و دەتواندرێت وەک دەلاقەیەک بەرەو دواڕۆژێک جیاواز بۆ ئێران چاوی لێ بکرێت؟ ئازیزان، ئەم باسەوەم پرسیارانە ئەمڕۆ لە بەرنامە لەگەڵ دوو میوان تاوتوێ دەکەین. میوانەکەی بەرای حوتە کە لە ڕێگای سکایپۆ لەگەڵمان دەبن بریتین لە بەڕێزان ڕامینی زەندنیە، ئەندامی پێشووی دەستەی بەڕێوەبەرایەتی ئەنجومەنی پیشەی مامۆستانی کوردستان ئێستا نیشتەجێ لە ئەڵمان و خالید حاجی محەممەدی چالاکی سیاسی کۆمۆنیست لە بریتانیا. بەخێرهاتنی هەردوویان بەڕێز بەرنامە دەکەم و لەسەر ئیزنیان لەگەڵ کاک ڕامین دەست پێ دەکەین. کاک ڕامین، باسی زۆر کراوە کە مامۆستایان لە بواری جۆرا و جۆرە نزیک بە 20 ساڵ لەلانی کەم دوای شۆڕشی 57 سەرقاڵی داواکردنی مافەکانی خۆیانن، خۆپیشاندان دەکەن، مانگردنیان هەیە و بە شێوازی دانوستاندن دەکەن لەگەڵ بەرپرسان، بەڵام دیار نییە چەند بۆ مەفانە گەیشتون. وەک یەک لە بەرپرسانی پێشووی ئەنجومەی مامۆستایان دەڵێت ئەو داواکاریانە با بڵێین زۆر بەربڵاوە. ئیزنم پێ بدە گوێڕا بگرین بۆ وتەکانی مامۆستا حەسەن ساڵحزادە لەو بارەوە، جا دێمە لای ئێوە. کە ئەوان داواکارن حکوومەت مافی سندیکایی ئەوان بەڕەسمی بناسێ، مافەکانی ئەوان چین واتە چالاکی بکەن و داواکاریەکانیان بە جۆرەی پێویست وە لە فەزایەکی ئەمندا بێن نەگۆڕێ. مامۆستایان لەم دەورەدا توانیان لە تەنیشت داواکاریەکانی خۆیان داوای قوتابیانیش بێن نەگۆڕێ و مەترەحی بکەن، یا ئەوان بە جۆرێکی تر داوایان کرد کە قوتابی و مامۆستا دوو ئەکتەری سەرەکین وەکو دوو فاکتۆر دەبێت لە مەسئلەی بەڕێوەبردننی پرسی فێرکردن و پەروەردەدا نەقش و دەخالەتیان ببێت تا بتوانن لەم ڕێگایەوە تا ڕادەی پێویست مەسئلەی هەڵاواردن، مەسئلەی نابەرابەری و مەسئلەی گەندەڵی یان کەرتی تایبەت واتە خصوصی سازی کەمڕەنگ بکەنەوە. هەروەها مامۆستایان بەگشتی داواکارن کە ناوەڕۆکی کتێبە دەرسیەکانی ئەمڕۆ هەڵگری ویست و داوای کۆمەلگای ئێمە نییە، هەر بۆیە دەبێت پێداچوونەوەی پێ بکرێت، یا مەسئلەی چۆنیەتی بەڕێوەبردنی قوتابخانە و چۆنیەتی مشارکەتی خەڵک لەم پێدا. ئەوانە هەمووی گرفتگەلێکن کە دەتوانێت بە جۆرێک وەک گرفتێک بۆ کۆمەلگەش پێناسەی بۆ بکرێت. کاک ڕامین، مامۆستایان بۆچی داواکاری گەلێک چالاکن و بۆچە ئامانجێک لەم چەند ساڵە هەوڵیاندا و بە تایبەت ئەم ماگنە دوایانە بۆچی بوو؟ سڵاو ڕێزمە لە خزمەت جەنابتانە و بینەران و بیسەرانی ڕادیۆ تەلەڤیزیۆنەکەتان. سڵاو ڕێزمێ بۆ هاوکارەکانم لە ئێران و لە بەتایبەتی لە کوردستانە کە ئەم ماوەیش لەژێر زەخت و فشارێکی زۆرا بوون و تەحەسن و ئاعتساب و مانگرتنێکیان بەڕێوە برد. کاک شاید هەروە کە دۆستانیش ئیشارەیان پێدا، کاک حەسەنیش ئیشارەی پێدا، ویستەکانی مامۆستایان یەکەم جار ئامۆزشی ڕایگانە کە ئێمە بەداخەوە هەر قانونی ئەساسی وڵاتی ئێران تەسریحی کردووە لە ئەسڵی سیە تەسریحی کردووە کە ئەبێ ئاموزش تا ئاخری متەوەستە ڕایگان بێ کە بەداخەوە ئێمە شاهدین و ئێمە خۆمان لە نزیکەوەمان بینیوە کە بە جۆرهایەکی بە هەرچێ جۆرە ئەمانە داوای پارەیان کردووە لە خەڵک
ئەمە بووە باعث مشکلاتێک زۆر تەرک تەحسیڵی لێکەوتوێتەوە. ئێستا مناڵان لەو ناوە بنەماڵەکان زۆر لەم هەڵاوسانەیە کە پێشاتووە نرخی دلار ڕۆیشتووەتە سەرەوە، بنەماڵەکان زۆر ئاستی ژیانیان هاتووەتە خوارەوە، ناتوانن ژیانی خۆیان دابین بکەن. ئێستا مەکتەبەکانی ژاتووەتە سەری، ئەوانی پێتا داوای پارە ئەکەن و پارەیان لە مناڵان هەوێت و ئەیانەوێ یعنی مەکتەبەکە بە پارەی خەڵکەوە بەڕێوە ببن کە ئەمە دژ بە خودی یاسای سەرەتایی حکوومەتی ئێرانە. دوای ئەوە ئاموزشی باکەیفیەتە، ئاموزشی باکەیفیەت یانە ئێمە وەختی مەدرسەکە لە نظر فیزیکیە و جۆر نەبێت، وەختی مەدرسەک لە زستانە سارد بێت، وەختی هەتاوی لێ ئەدا و سەقفێک لەبان سەریانەوە نەبێت، گەرمایشی دروست و حساوی نەبێت، ئەمانە هەمووی تەسیرگوزارە لە کەیفیەتی ئاموزشیە. استخدامی معلمان، معلمێکەوە ئەگەر نخبەی دانشگاکان ئێمە بێرین ئەشت یعنی وڵاتێک کە سەرمایە گوزاری کە لە بانامشتۆشەوە ئەبێ نخبەی دانشگا استخدام کە نخبەی دانشگا هەرگیز بەم دەستمزدە بەم حقوقە کەمەوە هەرگیز نایێت ئاموژ استخدام بێت. ئەمە خۆی مشکلەی دروست کردووە بۆ کەیفیەتی ئاموزش لە ئێرانە. معلمی تواوەخت معلم چۆن ئەتوانێت تواوەخت بێت لە مەدرسە بە دەستمزدێکی ئەو جۆرە کەمەوە کە نەتوانێت بژیوی ژیانەکەی تأمین بکەوە، نەتوانێت مناڵەکانی تأمین بکە. معلم ئێستا دوو شغڵە سێ شغڵە. من خۆم یەکێ لەوانە بووم کە هەمیشە من دوو شغڵە بووم، هەمیشە بە شغڵی کاکرامین داوای لێبورد نەکەم. ئەی بە نسبەتی با بڵین ناوەڕۆکی پەروەردەچی، بە نسبەتی ئەو با بڵین گوشارانە کە کۆماری ئیسلامی لە ڕێگەی دەستگای ئاسایشی خۆیەوەواتە حراستەی خاتە سەر مامۆستایان و ئەو شتەی کە لە کتێبەکانە فێر منداڵان دەکرێت، مامۆستایان لەو بۆرانش داواکاریان هەیە یان لەوە ناپرسن؟ کاک شاید من خەریک بووم ئەروە دانەدانە ئەچوومە پێشەوە بەسەر چاو من لەمەوەرە دەمەشەوە ناوەڕۆکی کتێبەکان بەداخەوە هەر ساڵ ئەمە کۆپیە کردێت، هەر ساڵ کۆپیە کردێت. مافیایکی یانە دەستی ها لە ناو قودرەتە، ئەم مافیا پەیوەندە بە قودرەتەوە و هەر ساڵ خەریکن کۆپیەکەن و پارێکی زۆر بۆ کتێبهایەکی بێکەیفیەت وەرەگرن کە هیچ ناوەڕۆکەکەی هیچ و پوچێکە ئەو کاتە ناتوانێت ئەو جۆرە لە پەروەردەی مناڵانە ئینی بوێ تەسیری بێ. و لەم 20 ساڵەی ئەخیرا کە ئێمە شاهدی حرەکەتی مامۆستایان دووبارە دوای انقلاب بووین، دوای ئەو سەرکوتە زۆرە دوای ئەوە بووین کە مامۆستایان دووبارە توانیان بژانەوەیان بە خۆیانەوە دی لە زەمان خاتەمیە لە ساڵ 1970 و 1979 شروعیان کردەوە بە فعالیت. بەداخەوە ئەسڵ سندیکایکیان نییە، یعنی ئەوەڵین شتێکەوە ئەتوانێت معلمەکان مامۆستایان یەکگیر بکات و بتوانن ئەمانە لەم وەزعیەتە دەرباز بن. سندیکاز کە ناڵن حکوومەت بە هیچ شێوەیەک ئیجازە نات بەمانە کە بتوانن سندیکایك دروستکەن تەشەکلێکی مستقلیان هەبێت. زۆر چاکە کاگڕ دێمە لای بەڕێزت بە ئاماژە بەوە کە مامۆستایان لە ئێراندا وەک بەڕێزیشت خۆت بەرپرسیار بووی لەوێ، ئێمە شتێکمان هەیە بە ناوی ئەنجومەنی با بڵێن هاریکاری کانونەکانی مامۆستایانی ئێران و وەک یاسای وڵاتی ڕێگەی لێ نەگیراوە، هەروەها لە هەموو پارێزگاکانە سندیکایەکەی ڕاستە ڕێگەیان پێ نادەن ئافیسێکیان هەبێت یا کۆبوونەوەکانیان ناپارێزرێت گوشار خێسەیان، بەڵام مامۆستایان لە ئێران دەڵێن کە ئێمە و سندیکامان هەیە هەر ئێستش ئەو مانگردنە ئەو شتەکە پێی دەڵێن شورای هەماهەنگی تەشەکولای معلمان واتە ئەنجومەنی هاریکاری کانونی سندیکای مامۆستایان بەڕێ بردووە. کاک خالید بەنسبەتی ئەو شتێکی ئیبینین لە ئێراندا چەند ئەم مانگردنی مامۆستایانە ئێوە لە منزومەی گەورەتری مانگردن و ناڕزایەتی نیشاندانی کرێکاران چاوی لێ ئەەکەن؟ چه پەیوەندیەک ئەبینێن لە بینی ئەم مانگرنی مامۆستایانە و ئەو ناڕزایەتیانە کە بەردەوامە لەوانە ئێستا لە حوتەپەی شوش کە با بڵێن گیر و گرفتیشی زۆری دروست کرد و هەندێکیان لێ گیراون لە چالاکەکان؟ من فکرەکەمەوە بەشێک زۆرە لە
مطالبات و داوخوازی هەیە کە معلمان لەم چەند ساڵە و بەتایبەت لە 2 دەور اعتصابات 2 مانگ گوزەشتە بوویانە فقط هی معلمان نییە هین بەخشێ زۆر لە جامعە ئەز جملە کارگەران و ئەز جملە کارگەران هەفتەپە و فولادیشە یەکێ لە مطالبات ئەسڵی معلمان اعتراض بە وەز وەخیم اقتصادی و فەقرە و لە خوارەوەبوونی حقوق معلمانە کە ئەمە ئەلان ڕاستەوخۆ خاصی بەشێ زۆر لە کرێکاران ئێرانە جملە لە هەفتە پێشە هەیە دەرنەتیجە زۆرە لە مطالباتیان مشتەرەکە علاوە بەر ئەمە ئەلان بێ دوورنمایی بێ ئایندەیی معلمی چەند شغڵە تەئمین نەبوونی زیندەجییان فشار و زەخت بۆ سەر معلمان هەر نەوع اعتراضێ بە دەستگیری ئەلان تعدادێ زۆر لە معلمان هەر لە هەموو شارەکان ئێرانە لەم دەورەی ئەخیرە و دوایەم اعتراضاتە گیریان بەخشێ لە نمایەندەگان کانونهای سنفی معلمانە جملە شۆرای هەمانگیەکەیان کە مەرکەزەکەی لە تارانە ئێستاش دوای مدەتهای زۆر هەر لە زیندانان دانەیەکیان ئەگە بیسوێتان لە تیمارستان لە هەر حاڵ دەستگیری معتەرزین پەدیدەیەکە کە ئەلعان جزئی مطالباتی معلمانە جزئی مطالباتی دانشجویانە کە ئازاد کردیان هەروەها لە ناو کرێکارانیشا چ لە هەفتەپە چ لە فولاد چ لە کرێکارانی هپکۆ چ لە بەشهای تر طبقەی کرێکار کە تایسەی ئاعترازیان کردە ئەوانیش علاوە بەر ئاعتراز بە فەقر حقوق پایین حقوق معاوەقە مەسەلەی زەخت و زۆر دەستگای پۆلیسی و حراست و دەستگیری و تهدید و ڕعابش بەشە لە مطالبەکانیان بووە کە لە ڕأس مطالبات معلمانی ئێران لە ئەم دەورە معەنەشایە کەواتە کاک خالید ئێوە پەیوەندیە دەبینن لە نێوان ناڕزایەتی نیشاندانی مامۆستایان و کرێکاران ئەی بەنسبەتی ئەوانی تر ڕاندە کامیۆنەکان بازاڕیەکان چالاکی سیاسی ئەوەی کە پێی دەکوترێ چینی مامناوەندی لە ئێرانە ژنان با بڵێن خوێندکاران ئەوەی کە وەک ئەو جنبشی با بڵێن وەلانانی ڕووسەری ئیجباری دەبینرێت یا چالاکی خوێندکاران کە لە ساڵی پارەوە هەندێک زۆر چالاکی خوێندکاری کە زۆرشیان بە چەپ دەناسرێن زیندانن یا حکومیان بۆ دەرچووە یا لەژێر زەختی ئەوە کەچنە زیندانەوە ئەمانە هەمووی لە منزومێکە دەبیننەوە ناتوانم گشتی یەک کاسەکەم و ئەمانە بەڵام یەک حەقیقەت وجودی هەیە لە هەموو مواردانی کە تۆ باست کرد دوو شت سەرەکی هەیە ئەوەڵەن معلمان موقعیتێکیان هەیە بە تۆر واقعی فەرق و تەفاوتێکیان لەگەڵ طبقەی کارگەر نییە بەشێ هەتا لە معلمانەگە دوێکە دەستیان بە دەمیانەگەی یا دەرامەدێکیان بوو ئیمڕۆ دەرامەدە بەم وەزیەتەوە و بەتایبەت دەورەی ئەخیر بە فشارێ اقتصادی کە بۆ مردم و بۆ معلمین هاتە ئیتر ئەوەش تەمین نابێ ینی معلم لە ڕەدەی معلم پەرستار لە حەڵحازرا لە ڕەدەی طبقەی کارگەرایە دەرنەتیجە دوو شت سەرەکی لەم شتانە هەیە یەکێکیان فەقرەکە لە هەمووەمانە اعتراض بێت یەتە ناو ژنانە ژناوە بالآخرە مستەقلە سەمێکە وەک ژن بۆیان دێ لەو جامعە و بێحقوقیەکە پیانەکردێت و وەک ئینسان بە ڕسمیەت ناناسریان لە قوانین جامعە لە عین حاڵە بەشێکن لە طبقەی کارگەر بەشێکن لە معلم بەشێکن لە نیروی کارکونە و جامعە و اعتراضەکەن بە بێحقوقیەکە هەیە ئەمە یەکێ فەزای سیاسی جامعەیە استبدادێکە حاکمە دروستە ئیسە و دەورەی ئەخیر بە اعتراضاتێک کریا دیوار سانسۆر جمهوری ئیسلامی و زەخت و زۆری تۆزێ شلۆ کریاتەوە بە زۆری خوارۆ شلۆ کریاتەوە بەڵام تادید ڕعاب دەستگیری زیندان ترۆر و ڕفاندن ئەمە هەمیشە شتێک بووە بێحرمەتی بە تایبەت بۆ ژنان کە ئەمە پەدیدەیەکە بە قەدەمەت بە تاریخ جمهوری ئیسلامی لە جامعەی ئێرانە علاوە بە ڕووسەری و ئەوانە وجودی بووە دەرنەچە ئازادیهای سیاسی و خواهان جامعەیە ئینسانی خواهان ڕفاه خواهان ئەمنیەت ئەمانە سەرەکی ترین مطالباتێکە کە لە ناو بەخش ئەعزەم جامعە جملە معلمین پەرستداران کارگەرانە و هەروەها ژنانە هەیە تاوجێکە گەڕێتە سەر بازاڕیانیش وەزعیەت جۆرێکی لاتەکەی تر حتا بازاڕیان کە جزوی طبقەی متەوەستن و بەخشن هەتا تەڵافرۆشان بدلیل وەزعیەتێکە جامعە هەیەتی و فەقری عمومی کە جامعەتی و قدرەت خەرید مردم هاتەتە دواوە هاتەتە خوارەوە ئەوانیش خب خەریداریان نییە لەسەر ئەمەوە ئلزامەن مستەقیمەن لەسەر فەقر خۆیانەوە نیە وەڵێ خب جنسیان بەسەر دینۆ سەر وردەکاریەکانی کاک ڕامین بە نسبەتی
چالاکی مامۆستایان وەک خۆت ئاماژەتەن بدە لە ساڵی 1970 لانی 1970 هەتاوی لانی کەم چەندین جار خۆپیشاندان مانگردن ئەوەختە ناڕزایەتی نیشاندان بووە بەڵام هەرجار بە شێوازی هەندێک لە مامۆستایان زیندان چوون لەوانە ئێستا هەر وەک ئاماژەی پێدرا محمودی بێشتی لەنگرودی محەممەدی حەبیبی ئیسماعیلی عەبدی و هەندێکی تر لە مامۆستایان کە لەم ڕۆژانە گیراون هەن لە زینداندا و چەند بەڕای ئێوە چەند ئەگەریەوەی هەیە کە ئەم جاریش دوای هەندێک مانگردن دوای دەست بەسەرکردن و حکومدانی زیندان بۆ هەندێک لە مامۆستایان دیسان تا چەند ساڵ چالاکی مامۆستایان کز بێتەوە چەند ئەگەریەوە هەیە بەڵێ کاک شایدیان ئەمەوێت ئاماژەیەک بە قسەکان کاک خالیدیش بدەم کاک خالد لەمۆرد پەیوەندی مامۆستایان و کرێکاران و باسی کرد من ئەمەوێت لە چارتی جەهانیدا لە چارتی جیهانیەکەیە مامۆستایان و ئەوانەی کەوا مزد بگیرن و کار ئەفرۆشن هەموویان لە ژێر نەزەر اتحادیە جەهانی کارگەرانن یعنی لە ئێرانە بەخاتر ئەوەی کە حکوومەت لەمانە مەترسی هەیە کە پێکەوە بتوانن پێکەوە پەیوەندی بگرن بتوانن بۆن بە یەکێک نێهێشتووە ئەمانە هەرگیز بەیەکەوە پەیوەندی ئاساییان هەبێ یا دانیشتنهایکیان هەبێت وەمانە وەلی واقعیەتەکەی ئاواسەکە کرێکاران و معلمان هیچ تەفاوەتێکیان بەیەکەوە نیە درستە تەفاوەتە شغڵیانەز وەلێ لە نەزەر چارتە سازمانی جەهانیەوە هەر یەکێکن و مزد بگیرن و کارە فرۆشن بەڵام لەو بابەتەوە کە جەنابتان فەرمووتان بۆ زیندانیکردن معلمان ئێمە ئەگەر خۆتیش باشتر ئەزانیت و خەڵکیش ئاگادارن لە ساڵ 1970 و 1979 بەرەو ئەملا اعتراضاتێک معلمان شروعی کرد دەستی پێ کرد و شاید بێژم سەدها ئاکسیۆن بەرگوزار بوو لە شارستانەکانە لە ناوەندەکانە و لە تارانە لەبەر مەجلسە لە هەموو شۆنێکە معلمان حتا تەحەسن لە ناو مەدرسە ئەمە هەر پێشتر دەستی پێ کرد بوو و سەرکوتی مامۆستایان لە ساڵهای هەشتاوە کە دەستی پێکرد و ئاکسیۆنەکانیان کە شڕۆ بوو زانیان ئەمە مەترسیدارە مشکل دروستەکات و ئەمانە سەرکوت زندان بوو تەبعید بوو حتا مشکلاتێکەوە اتهامات جنسی کە لەناو کۆمەڵگا قابل قبول نییە دایان لە چالاکانی مامۆستایان کە بتوانن ئەمانە پاشەکشیان پێ بکەن بە ئەنواع و ئەقسام اتهامات ئەوەی کە دەربەدەریانیان کردگە ئاوارەیانیان کردگە ئەوە من خۆم نمونەیەکی کە لێرەم بۆچی من لێرەم هەر سەرکوتی مامۆستایان و مەسەلەی چالاکی مامۆستایان بوو بەباس ئیعدام لە کوردستانە یعنی بانترین هەزینە لە ئێرانە کوردستان داوێتی ئیعدامی شەهید فەرزاد کە بۆ چاوترسێنکردنی مامۆستایانی ئێران بۆ چاوترسێنکردنی مامۆستایانی کوردستان کە بە تایبەتی لە کوردستانە ئەگەر لە ئێرانە حساسیەتێک هەیە لە کوردستانە چەندین بەرابەر حساسیەت هەیە ئەمانە هەمووی بوو بە باعثەوە کە بەڵێ تۆزێک کزە بوو تۆزێک پاشەکشیانە کرد بەڵام وانییە بڵێ ئەمایتر کۆتایی پێتێت و خاتمە پەیاکات و نا ئەمانە داخوازیکن کە هەس و ئەوان نیانتوانیگە چارەسەرێکی بۆ پیا بکەن نیانتوانیگە جواب پرسیارەکان بنەوە ئەمە پرسیارێکە کە مەوجودە و ئەوان فقط پرسیارەکان سڕیوەتەوە نیانتوانیوە ئەم پرسیارانە حەل بکەن و بتوانن کارێ بکەن بۆ ئەم خاستەگەلە و ئەم ویستگەلە کە مامۆستایان و جامعەیشە بۆیانە ئەمە کێشە تەنیا مامۆستایان نییە ئەوان لە سەردەمێکا هاتن گەریکیان بوو خەڵک و بنەماڵەکان کە محەسڵەکانیان لە مەدرسایە دژ بە معلمان و مامۆستایان بەکاربێنن کە بتوانن لەو ئەهرومە فشارە استفادە بکەن کە مامۆستایان پاشەکشێ پێ بکەن بەڵام ئەوان نەیانتوانی کاکرامین دینە سەر و بابەتە بەڵام کاک خالید پرسیارێکی ئەویشەوەیە کە چەند
ئەو پەیوەندیەکە کاکرامین ئاماژەی پێدا گرینگە لێرەدا یعنی ڕەنگە کۆماری ئیسلامی ویستی بێتی هیچ وەختێ ئەم پەیوەندی دروست نەبێت بۆ ئەوە بتوانێت بە شێوازی جەزیرەیی بڕکە ڕاحەتتر سەرکوتیان بکە چەند گرینگە کە مامۆستایان بەشداری مانگرنی کرێکاران بن کرێکاران سەردانی قوتابخانەکان کەن بەشداری مامۆستایان بن خوێندکاران و ژنان خوان بەرپرس بزان لەوەدا ئەم پەیوەندی چۆن کۆمەک ئەکا بەوە کە ئەو با بڵێن چالاکیانە بە ئەنجامێ بگات کە دەیانەوێت بەتۆر قەت یەکێ لە مەسائل ئەسڵیە کە لەم دەورە مەترەحە نیاز بەم پەیوەندیەیە ئەم نیاز بە پەیوەندی و پشتیوانیکردن معلمین و کرێکاران و بەخشهای مختلف مردم مەحروم کە ئیمڕۆ ئاعتراضەکەن بە فەقر و بە ئستبداد ئیمڕۆ نیاز بەم ئیتحادە هەموو کەس حسیەکە هەر ئەم بەیانیە لە کارگەران فولاد ئەهواز لەبەر فەرمانداری ئەهوازە وەسیعەن کۆبوونەوە و شعاریانەدا عەلەی دەستگیری کارگەران هەفتەپە و ئێمە تا ئاخر دفاعکەین لە هەفتەپەیەکان یا معلمین کرماشان هەر لەم یەک دوو ڕۆژە تەجەمعیان کردە لە دفاع لە کارگەران هەفتەپە معلم دەسفول هەر ئەم کارانیان کردە لە فولاد ئەهواز ژنێ معلم هاتە قساکە لەسەر زەرورەت ئتحاد کارگەران و معلمان و بەخشای مختلف لە دانشگاکان هەر ئیمڕۆ لە دانشگای تاران تحرکات لە دفاع لە کارگەران گروهی ملی ئەهواز و هەفتەپە ڕێکەوتە 50 وەکیڵ هەر ئیمڕۆ لە دفاع لە کارگەران هەفتەپە و گروهی ملی ئەهوازە نامەی ئاحترازیان دا و دفاعیان کردە و لە هەموو شوێنێ تحرکاتی ڕێکەوێ اتحاد ئەم دەورە ئەم مدەتەی ئەخیر کارگەران ئەهواز و کارگەران هەفتەپە کە هەردووچیان بەرحاڵ مەترحیان کردە کە ئێمە متحدا ناچین دفاع کارگەران هپکۆ کە یەکێ لە مەراکز ئاعترازی ئەم دەورە بووە لە کارگەران هەفتەپە کە هەر لەم چەند ڕۆژە ئیتفاقکەوتە قەدەمهایە کە هەڵگیریە کە من فکرەکەمەوە کول فەزا بۆ ئەمە ئامادەیە نیاز جامعە ئەمە تەڵەبەکە و ئەم حقیقەتە کە 40 ساڵ مبارزە لە جمهوری ئیسلامیە بە هەموو کەسێکی نیشاندا زۆرت ئەبێ بوێ تا بتوانانی شتێ بە جمهوری ئیسلامی تەحمیلکەی هیچ شتێ بەخوایش و تەمەنا و منطق سەر حاکمیت ئێران ناچێت کارگەران خاتوناباد و کوشتاریان هەموو کەس لە بیریەتی ئەو ئاعترازات ئەوان زۆر مەحدودتر بوو تاوەی کە ئیمڕۆ کارگەران فولاد دەیکەن یا کارگەران هەفتەپایکەن بەڵام ئیمڕۆ خۆشبەختانە دەست درێژی دەوڵەت و قولدوڕی ئەو کۆتا کریات و بە فەزای ئاعترازیە کە هەیە فکرەکەمەوە قەدەم هەیە لەم زەمینە هەڵگیریە و خۆشبەختانە ئیمڕۆ بەحث شۆرەهای کارگەری مەجامع عمومی کارگەری حداقل لەم دوو مەرکەزە کارگەریە هەفتەپە و فولاد تەرح کریا چوونەتە پای کارگەران شرکت واحد سندیکای خۆیان دروست کردە ئەنجومەنهای سنفی هەیە لە معلمان بالاخره چەترێک بووە تا ئێستا معلمین بە وجود ئەم ئەنجومەنە سنفیانەوە هەرچی تەشەکل ئازاد ئەو شتەی کە خودی معلمان ئەیانە بێ ممکنە نەبێ ولی بالاخره چەترێکی ایجاد کردە کە بتوانن سەراسەری تحرکان بێنەمەیان فکرەکەم قەدەمە هەیە بۆی هەڵگیریە و فکرەکەم مەقدورە کاگە ڕامین پرسیارەتی شەوەیە کە دەرەنجامی ئەم چالەکانە چی دەبێت بە ئەنجامی خۆی دەگادیان کۆماری ئیسلامی دەتوانێت مامۆستایان سەرکوت کات بازای مامۆستا حەسەن چی دەڵێت جا دێمەوە لای جەنابەت بەو پرسیارە داواکاری مامۆستایان یا کرێکاران لە ناو بازنەی حکوومەتی کۆماری ئیسلامیدا دێتە دی بە دڵنیایی ڕەنگە نێتە دی بەڵام ئەم داواکاریانە ئەگە بەردەوام بن یا دەتوانن زەمینە و دەرفەت بڕەخسێنن بۆ ئەوەی کە ئاڵوگۆڕ لە دەسەڵاتی ئێراندا ئاسان بکرێت یا ناچاریان بکەن مل بۆ داواکانیان ڕابکێشن بەڕای جەنابەت چی کاکڕامین پێت وایە کە لە کۆتاییدا کۆماری ئیسلامی لە با بڵێن لە کۆتاییەکی کوردخایەندا درێژخایەن نازانین چی دەبێت و هیچ سیستمێکیش تا ئەبەت بەردەوام نەبووە لە کۆتاییەکی کوردخایەندا چی ڕوئەدا ئایا کۆماری ئیسلامی تەسلیم دەبێت و کاک حەسەن دەڵێت یانە دەتوانێت سەرکوتی بکە لەم 20 ساڵا کە ئێمە بینیومانە هیچ گۆڕانکاریک لە وەزیەتی پەروەردەی ئێرانە بەدی نەهاتووە بەداخەوە و ئەمە هەر ئیدامێ هەست و سەرکوتەکانی ژەر ئیدامێ هەست و ئەمە مەوازی لە تەک سەرکوتەکانە ئاچێتە بەرەوە ئەمە هەر بەرفراوانتر ئەبێت بەم جۆرە بەم وەزیەتە و کە پێش هاتکە بەم وەزیەتە جەدیدە و بەم هەڵاوسانە و بەم گەمارۆ جەدیدگەلە و
ئەمە فرەترە بێتەوە بەرفراوانترە بێتەوە و احتماڵەن پیشبینیە کردیە کە لە تەک کرێکارانە و ئاعتسابات عمومیە ئەمانە یەک بگرن حکوومەتیش سەرکوت خۆیەکات حکوومەت تا ئاخرین لەحزە بە ئێمەیە گوت ئێمەیان کە ئەحزارە کرد ئەیگوت ئەگەر من جێگەکەم خاڵی بکەم تۆ تیتە جێگەکەی من یعنی ئەوان ترس کورسیەکەیان هەست ترس مەنافعەکەیان هەست ترسە ئەو پارێز کە دەستیان بەسەریان گرتووە و مردمیان لە زندانێکی گەورە حەبس کردووەوە ئەمە ئەبێ بە کێشەیەک و بە کشمەکشێک لە داهاتووە کە ئەبێ بە مطمئنم دەرەنجامەکەی بێ بە سقوتەم حکوومەتە. کاک خالی بەڕای ئێوە چی؟ بەڕای ئێوە ئەم خۆپیشاندانی کرێکارانە مانگردنەکان ناڕەزایەتیەکان لەو جەوەدا کەیسەر ئێراندا هەیە بەنسبەتی ئابووری و لێژە گوشەکانی ئەمریکادا ئەبێت چاڕوانیەوە بکەین ئەم ڕایتر کۆماری ئیسلامی لەم گرفتە دەرباز نەبێت و سیستمەکە بگۆڕدرێ بە ئێرادەی خەڵک بە ئێرادەی گەل لە ئێراندا یانە کۆماری ئیسلامی لە کۆتاییدا لەگەڵ ئەمریکا ڕێدەکەوێت و دەتوانێت جارێکی تر ئەو ناڕەزایەتیانە بۆ ماوەیەک سەرکوت بکە. ئەوان تاوجێ کە سەر اختلاف ئەوان و ئەمریکا بوێ ڕاستەرەکە ئەوان ئەتوان بە تەوافقکەن یانە وەلێ شەڕ مردم لەگەڵ جمهوری ئیسلامی پەدیدەیەترە نە ئەمریکا لەسەر ئەوان شەڕەکە نە جمهوری ئیسلامی بەرحاڵ ئەو شتێکە دنبال یەکا ڕەتی بە مەنافە خەڵک ئێرانەوە یان دەنرجە تاوجێ کە سەر تەحریمەکان ئێران بگا بەسەر ئێرانە تەحریمهای ئەقتصادی بگا ڕاستیەکەی ڕاستەوخۆ داشکێتەوە بەسەر خەڵکا و موقعیت خەڵک خراپترەکە. ئەمە مەسەلەیە شەڕی مردم ئێران شەڕ کرێکاران ئێران و معلمان و ژن و جوان و جامعە شەڕ ئەمریکانی ئەمریکا شوێن منفعات خۆی کەوتە سعیەکە لە فەزای ئیسفادەکە بۆ پێشبردن مەنافە خۆی بفشار بۆ جمهوری ئیسلامی وەلێ من فکرەکەمەوە لەم دەورا و لەم وەزیەتەی کە ئیسا هەیە سەرکوب کارایی خۆی لە دەستدا بە دەرەجەیە زۆر ئیمکان سەرکوب لە زمانێکە دەوڵەت جمهوری ئیسلامی ڕاستەوخۆ ترسێ لەوەی کە هەر سەرکوتێکە ممکنە خەڵک وەسیعتر بێنەمەیان و ئەوەی کە مانع سەرکوبە تەوازنێکە کە ئیجاد بووە ترس جمهوری ئیسلامیە لەوەی کە بە سەرکوب زۆرتر خەڵک هروژم کات و بەرحاڵ کنترۆل ئەو زاع لە دەستی بێتە دەرۆ ڕاستیەکەی شەڕێکە لایەکی خەڵک مەحروم و ئەوەی کە پێشن شەڕ برسیەکانە شەڕ بەخش خوار و جامعەیە لەگەڵ حاکمیت و سەرمایه‌داران و دەوڵەت جمهوری ئیسلامیە شەرچەقۆیە وجودی نییە بەسەجی بەوەیە کە چێ ئەتوانێ جنبش و نیروی خۆی باشترین شێوە متحدانە بێرێتە مەیان وەلێ قەتعەن ئەوەی کە مسلمە لەم دەورە دوای دەیمان کولان تەوان سەرکوب جمهوری ئیسلامی کەمەوە بووەتەوە و کارانەی کە ئیسە کرد یاگە 10 ساڵ بەر لە مۆبایە 1000 قتل و عامی کرد کارگەر خاتونابات فقط مەوردێکێتی فکرەکەمەوە تەوان سەرکوبیان لێ سندەتەوە بەشێکە لە تەوازن قواپی تەحمیڵ بووە ئەو تەلاشەکە سەرکوبکە قەتعەن کۆتانایە سعیەکە کۆتانایە وەلێ زۆری ئەم لایشکەم نییە خۆشبەختانەم زۆرە ڕۆژ بە ڕۆژ خوداگاتر متحد دێتەمەیان متحدتر دێتەمەیە ئەگە وا بڕواتە پێشەوە ئەو ئەنازەش کە ئیسە تەوان سەرکوبیە ئەوشی لێسەنەوە و مەجبور یەکەن باقر نشینی. کاگرامین بەڕای ئێوە چی دوای ئەم دەست بەسەرکردانە ئەوەی کە لە زۆر لە پارێزگاکان مامۆستایان قاوکراون هەندێکیان گیراون هەندێکیان قاوکراون بۆ دایرەی ئیتلاعاتی سپا و ئیدارەی وزارەتی ئیتلاعات و ئەمانە هەندێک نگایان دروست کردە ئەمانە توانێت بێتە هۆی ئەوە کە مامۆستایان پاشگز بن لە داواکارەکان و لە ناڕەزایەتی نیشاندانیان یان نە کەسانێکی تر جێ ئەوانە گرن کە ئەچنە زیندانەوە و ئەم چالاکیان بەردەوام دەبێت پێم وایە کەمتر دقەیەکمان ماوە کاگرامین. ڕابردوو نیشانی داوە کاک شایدیان کە ئەم زەبر و زەنگ و ئاستەنگیانە هیچ کاریگەریکی نەوگا عەرزم کرد لە خەمەتانە پێشتریش ئێمە ئیعداممان هەبووە تەبعیدمان هەبووە ئاوارەکردنمان هەبووە تەبعیدی خودخواستەمان هەبووە کە وەکو من و بنەماڵەکەم وەکو زۆرێک لە چالاکانی کرێکاری و مامۆستایان ومانە نێتوانیوە هیچ کاریگەریکی نابێت ئەمانە خراپتریش ئەبێت پەرە ئەسێنێت و من مطمئنم لە داهاتووە ئەمە زۆر پەرە ئەسێنێت و حکوومەتیش بۆ ئامانجی خۆی ناگات چۆن ئەو خەریکە سوورەت مەسەلە پاکەکاتەوە هیچ حل نابێت ئەوانیش ئەزانن قشتێک ئێستا تەحسیڵکەردە بالاخره گەرەکەوە بێت و گەرەکۆنەوەمان ناتوانانی کڵاوبنیتە سەریان تۆ ڕۆژێک دوان ساڵێک دوان ئەمانە بە هیچ جۆرە نەتیجە لێ ناگیرگێت و ئەمان ئەبینن کە ئەو خەڵکەش کە هەن زندانە ئەوانە هیچ تاسیرێک
5-6 نەفەر ئەو تەحمڵەکە وەکو من و باقیەکەی هەمومان تەحمڵمان کردووە بەڵام ئێمە دەستبەرداری ئەو مەبەستە و ئەو ئەهداف خۆمانە نین. زۆر سپاس لە هەردووانی بەرنامە کاکرامینی زەندنیا و کاک خالیدی حاجی محەممەدی و ئێوەی ئازیز کە تا کۆتایی بەرنامە لەگەڵمان بوون تا بێ گەیشتنەوەیەکی تر ژیانتان پڕ لە شادی و سەرکەوتن.